دوایین پەیامی مەسعود بارزانی و مەسرور بارزانی گەیاندرایە سوودانی و بەرپرسانی عێراق. بڕیارە دووسبەی هەینی 31/1/2025 شەندەی حکوومەتی هەرێم و بەغدا لە خودی شاری بەغدا کۆ ببنەوە. بەپێی زانیاریەکان ئەمڕۆ تاسبەی کۆتایی بە ئامادەکاریەکانی لیستی موچە و ئامادەکردنی راپۆرتی خەرجی و داهات و جیاکردنەوەی لیستی خانەنشینی دێت. دووسبەی هەینی لە ماڵی فواد حوسێن وەزیری جارەوەی عێراق بە ئامادەبوونی تەیفزامی وەزیری جارەی عێراق لەگەڵ شاندی هەرێم کۆ دەبنەوە. بڕیارە لە کۆبوونەوەکە لیستی موچە دوایین ڕێکەوتنی لەسەر بکرێت و بڕیاری لەسەر بدرێت. هەر بەپێی زانیاریەکان ئەگەر ڕۆژی هەینی بگەنە ڕێکەوتنەوە لیستی موچەی مانگی 12 ئەوە لیستی موچەی مانگی 1 دەکرێتە بنەما بۆ موچەی هەر 12 مانگەکە. دوێنێش ڕەباز حەملان بریکاری وەزارەتی دارایی عێراق ڕایگەیاند کە سەردانی سوودانی و قاسم عەراجی کردووە و باسییان لە پرسی موچە و پەسەندکردنی بودجە کردووە. بەپێی زانیاریەکان بریکاری وەزارەتی دارایی عێراق پەیامی مەسعود بارزانی و مەسرور بارزانی لەسەر موچە و پەسەندکردنی بودجە گەیاندۆتە سوودانی و بەرپرسانی عێراق. بەپێی قسەی سەرچاوەیەک پەیامەکە ئەوە بوو کە هەرێم بۆ دوایین جار لەسەر موچە و بودجە پەیامیان داوەتە سوودانی و ئەگەر لە کۆبوونەوەی ڕۆژی هەینی چارەسەری کێشەی موچە و بودجە نەکرێت ئەوە هەرێم ڕێکاری دیکە دەگرێتە بەر. واتە هەرێم دوایین پەیامی فشاری خۆی دایە بەغدا و ماوەتەوە بزانین ڕۆژی هەینی چی ڕوودەدات و هەردوو لا دەگەنە چه ئەنجامێک.